لە دوێنێەوە بارانی باش باریوە بەڵام لە هەولێر لە چەند پرۆژەیەکی نیشتەجێبوون ئاستەنگی هاتوچۆ دروست بوو. لەلایەکی تریشەوە پارێزەرانی کەلار هێشتا دەستیان لە بانگرتن هەڵنەگرتووەمانەوە چەناوەڵێکی دیکەم بۆ هێناوە. سڵاوتان لەبێت. شکر بۆ خوا لە دوێنێەوە بارانی باش لەسەر جەمناوچەکانی کوردستان باری و ئەوەی جێگەی خۆشحاڵیش بوو زەرور و زیانی لێ نەکەوتەوە. بەڵام لە هەولێر گرفتی هاتوچۆ بۆ ڕێگای سەرەکی 4 پرۆژەی نیشتەجێبوون دروست بوو. لە سنتەری شاری هەولێر تەنیا 16 میلیمەتر باران باری. کۆبوونەوەی ئاو لە ڕێگای سەرەکی چوون بۆ هەریەک لە پرۆژە نیشتەجێبوونەکانی ئۆزالستی، لانستی، ژیانستی و گلۆبالستی دروست بوو. با قسەی شۆفێری تاکسیە کە دانیشتوو یەکێک لەو پرۆژانەیە 10 ساڵە مەحاڵیانەوە لەگەڵ بارانبارینێکی کەم ئاو لەو شەقامە کۆ دەبێتەوە و کێشەی هاتوچۆیان بۆ دروست دەبێت. بۆ دووەم ڕۆژی لەسەر یەک پارێزەرانی گەرمیان بایکۆتی کاروباری دادگاکانیان کرد و دەڵێن شکۆی پیشەی پارێزەرایەتیان شکێنراوە. کێشەکە لەوەوە سەرچاوی گرت کە دوێنێ لە کاتی بەڕێوەچوونی دادبینی دۆسیەیەک لە دادگای کەلار کێشە و دەنگەدەنگ لە نێوان دادوەرێک و پارێزەری دۆسیەکە دروست بوو. دواتر بە پارێزەرەکە دەست بەسەر کراوە. هەردوێنێ پارێزەران کاردانەوەیان پێشاندا و بایکۆتیان ڕاگەیان. ئەمڕۆژ بە فەرمی ڕاگەیەنراوێکیان بڵاو کردەوە وێڕای جەختکردنەوە لە درێژەدان بە بایکۆت جەختیش دەکەنەوە کە شکۆی پارێزەرایەتیان شکێنراوە. بۆیە تا دۆسیەکە یەکلای نەبێتەوە پێیان ناچێتەوە بە دادگاکان و بایکۆتی دەکەن. کەفاوەکەی ڕووباری گەلی عەلیبەگ نەک جێگەی مەترسینیە بەڵکو نیشانەی پاکی و خاوێنی ئاوەکەیە. دوێنێ دوای بارانبارین و بەرزبوونەوەی ئاستی ئاوی ڕووباری گەلی عەلیبەگ کەفێکی سپی ڕووکاری ڕووبارەکەی داپۆشی. سەرەتا گومانەکان بۆەوە چوون پیسبوونی ئاوەکە بێت یان مەوادێکی کیمیایی تێکەڵ بوو بێت. بەڵام بەڕێوەبەرایەتی دارستان و پاوانی ڕواندس لە ڕوونکردنەوەیەک داوتیان خەمتان نەبێت ئەوە دیمەنێکی تەواو سروشتیە. بەپێی ڕوونکردنەوەکە لە مۆرزەدا گەڵای دارەکان مادەیەک دەردەدەن کە سیفەتەکەی لە سابوون دەچێت. بۆیە کاتێک باران دەبارێت ئەم مادەیە لەسەر گەڵای دارەکان دەشۆرێتەوە و کە دەڕژێتە ناو ڕووبارەکان شەپۆل دەدات و ئۆکسجین و نایترۆجین تێکەڵ بە ئاوەکە دەبن. ئەو کەفە دروست دەبێت. دڵنیایش دەدات ئەو کەفە جگەل لە جوانی و سەرنجڕاکێشەکەی نیشانەی پاکی ئاو و سروشتی ناوچەکەیە. بۆ یەکەم جار لەسەر ئاستی سلێمانی پەیمانگای پەروەردەی وەرشی سلێمانی ناحوکمی بەشی چارەسەری سروشتی کردەوە. دەرچوانی پۆلی نۆی بنەڕەتی ئەم ساڵ و ساڵانی پێشووتر دەتوانن بۆ درێژەدان بە خوێندن فۆرمۆر بگرن. وەک ڕێنمایەکانی پەیمانگاکە ڕوونی کردوێتەوە تەمەن و نمرە ڕێگر نین و بۆ خوێندن لە پەیمانگاکە. پاش تەواوکردنی پەیمانگاکە فێرخواز دەبێتە خاوەن بڕوانامەی دیبلۆمی باوەڕپێکرا و لەلایەن وەزارەتی پەروەردە لە بواری چارەسەری سروشتی و دەتوانن ڕاستەوخۆ درێژە بە خوێندن بدەن لە زانکۆ. محەممەد حەسەن یاریدەری بەڕێوەبەری پەیمانگەیە بە 964 وت پەیوەندی بتە و لە نێوان وەرزش و چارەسەری سروشتی هەیە. هەوڵدراوە داشکانی تایبەت بۆ خوێندکاران بکرێت کە ساڵانە لەسەر ئاستی قۆناغەکانیان پلەی یەکەم و دووەم و سێەم بەدەستەهێنن. سەرشتان ڕادێکێشم بۆ هەواڵێکی دیکە کە هەر دەربارەی بارانبارینەمەی دەبینن بنمیچ یاخود سەقفی مەڵبەندی تەندروستی ناحەی مەیدانە لە گەرمیان کە بەهۆی بارانبارینی زۆرەوە ئەو بنمیچە ئەو سەقفی ئەو نەخۆشخانەیە و مەڵبەندە تەندروستیە تکە دەکات بە شێوەیە کە خەریکە سەقفەکە تێک دەدات. بەشێک لە بینا حکومیەکان بەهۆی کۆنیەوە کە باران دەبارێت خەریکە دادەڕوخێت و تکە و دڵۆپەیەکی زۆر دەکات لە سەقفەکەیەوە. خالد عەبدولکەریم بەڕێوەبەری مەڵبەندی تەندروستی مەیدانە لە گەرمیان وتی بەڵێ بیناکەمان زۆر کۆنا بەهۆی ئەوەیە کە باران دەبارێ سەقفەکەی لە هەندێک شوێنەوە دڵۆپە دەکات. ئاماژەی بەوەش کرد باشە ئەو شوێنانە شوێنی تەواو کارکردن نین بۆیە دەوامی مەڵبەندەکەیان ڕانەگرتووە. چارەخواز هەر دەتوانێت ڕووبکاتە نەخۆشخانەکە بۆی چارەسەر بکرێت و دەوامی خۆیان دەکەن. بەڵام ئاماژەی بەوەش کرد کە ئەمە دەمێک کە داوایان کردووە کە ئەم بینایە نۆژەن بکرێتەوە لەبەرەوە زۆر کۆنەوە پارەشی بۆ تەرخان کراوە لە پارێزگای سلێمانیەوە بەڵام هێشتا دەست نەکراوە بە چاککردنیەوە تا ئەم بارانە باری و سەقفەکەیان خەریکە داڕوخێ و دڵۆپە دەکات لە چەند شوێنێکەوە. ئەمە هەواڵەکان ئەمڕۆ بوو کاتێکی شات بۆ هەموو لایەک.